من ئێستا لە قەزای حاجیەوام لێرەش هاوشێوەی بەشێک لە شار و شارچەکانی دیکە هەرێمی کوردستان لەلایەن کەسایەتی و پیاماقۆڵ و ڕیسپی و مامۆستایانی ئاینی کەمپەینی هاوکاری بۆ لێقەوماوانی چەمچەمان ڕاگەێنراوە. جا لەسەر ئەم بابەتم دەمەوێت قسە لەگەڵ خۆیاندا بکەم. مامۆستا خاڵید سڵاو لێبێت ئەم کاتت باش، سپاس دەکەین. پێم بڵێ لە کێوە ئەم کەمپەینە ڕاگەێنراوە و تاکەی بەردەوام دەبێتن؟ زۆر بەخێر بێن. ئەم کەمپینە لە ڕۆژی هەینیەوە ڕاگەێنراوە. دیارە ئێمە وەکو کۆمەڵێک گەنج و کەسایەتی و زانای ئاینی لە قەزای حاجیەوە هەستاوین بە ڕاگەاندنی ئەم کەمپینە بۆ پشتگیری و پشتیوانی برایانمان لە قەزای چەمچەماڵ کە دیارە ئەوانە تووشی ڕووداوێکی سروشتی بوون و ڕووداوەکەش دیارە زۆر گەورەیە و لە توانە و تااقەتی ئەوان نییە کە بتوانن خۆیان ئیدارەی ئەو ڕووداوە سروشتی بدەن. بۆیە ئێمەش وەکو دەستەبارێک بۆ ئەوان وەکو برایەکی هەم ئینسانی هەم دینی هەم ئەخلاقی هەستمان پێکردووە داوامان لە خەڵکی قەزای حاجیەوە کردووە کە هەستن بە یارمەتیدانی ئەم کەمپینە. بۆیە ئێمەش بە دەستێکی ئەمینەوە بتوانین ئەو کۆمەک و هاوکاریانەی کە خەڵک ئەو کەمپینە دەیکات ئێمەش بتوانین بگەینە شوێنی خۆ و بتوانین ئەوانیش ئیسفادەی لێ بکەن. دیارە ئێمە وەکو ئەو دەستەیە کە ئەم کەمپینەیەمان ڕاگەاندووە ژمارەی مۆبایلمان داناوە بۆ ئەو هاوڵاتیانەی کە لە دەرەوەنا لە تاراوگەن کوردانی تاراوگات چونکە زۆر جار پرسیاری ئەوە دەکرێت ئێمە دوو ژمارە مۆبایلمان داناوە بۆ ئەوەی لە ڕێگەی هەم فاسپەی هەم FIB بتوانن کۆمەک و هاوکاریەکانیان بنێرن کە بە سپاسیشەوە ئەمە لێرەوە سپاسی یەک بەیەکی ئەو گەنج و لاوانەی قەزای حاجیەوە دەگەین کە لە دەرەوەن لە ئێستادا کۆمەک کراوە. سپاس بۆخوا ئێمە دوێنێکە کەمپینەکەمان ڕاگەن شەو سەیرمان کرد بڕێکی باش هاوکاری هاتووە و ئومێدی زیاترمان هەیە ئینشاڵڵا پشتیوان بەخوای گەورە و بە دڵسۆزان و خەمخۆران و خێرخوازانی قەزای حاجیەوە بتوانین بڕێکی باش کۆمەک کۆکەینەوە بگەینە دەستی هاوڵاتیانی قەزای چەمچەماڵ. سیدا ئێمە وەکو تایبەتمەندی تەنها بۆ چەمچەماڵمان ڕاگەان چونکە بەپێی ئەوەی کە زەرر و زیانەکان لە چەمچەماڵ گەلێک زۆر بوون و بەپێی و ئامارە پێم وایە زیاد لە 1500 ماڵ کە هیچ شتێکیان بۆ دەرنەچوە هیچ شتێک نەماوە جگە لەوەش کە زەرەری گیانیشی هەبووە نەک مادی، بەڵام مادیەکە زۆر لە ئێستاشدا وەرزی زستانە وەرزەکە وەرزی سەرماسۆڵەیە. بۆیە ئێمە دەمانەوێت ئەو ماڵانەی کە زەرەری زۆریان بەرکەوتووە پشتیوان و هاوکار و دەستباریان بین بۆ ئەوەی لانی کەم بتوان بەم وەرزی زستانە شتێک لە خەمەکانیان کەم بکەینەوە. جا من دەمەوێت باس تەواو بکەم لە سنووری ئیدارە ڕاپەڕین بەشێکی گشتی لە قەڵات زێ بڵیت لە چوارقڕنە لە نەو شاری ڕانیەش بە هەمان شێوە لەم شوێنانەش وەک ئاماژەمان پێدا کەمپەینی هاوکاری ڕاگەێنراوە بۆ لێقەوماوەنی قەزای چەمچەماڵ لە سنووری ئیدارە ڕاپەڕین بەشێکی گشتی لەم شوێنانە تەواکو ئێستا ئەم کەمپەینانە ڕاگەێنراون بڕیاری شوایە یان خۆ پێشبین دەکرێت لە ڕۆژانی ئایندەدا یان خۆشانی داهاتوو بە هەمان شێوە کەمپەینی زیاتریش لەم سنووری ئیدارە ڕاپەڕین بەردەوام بێت.